مامۆستا بابێ مەسەر پرسیارێکی دیکە بەڕێستان خەڵکی گەڕێکی تەیراوە نەبووینە لەوێ لەدایک نەبووینە بەڵام بەردەوام سەردانی وێتان کردووە و ڕۆیشتن لە بۆ ئەو گەرەکە و کارەکەت ئەمن بە منداڵی داتمە تێراوی ماڵی پورم لە تێراوی بوو داهاتم باڵی پورم لەوێن درێکە عمرم 5-6 ساڵ بوو داهاتم حتا زارەشان ئەمنیان ڕەوان کردەوە گوێڕێ ماڵمانە گوێڕێ بوو ئەمنیان بردە گەرازی ئەمنیاندا کابراایەکە بناوی کەریم ڕۆ بوو ڕەحمەت بی بابی ئاشتیش فەرنان هونەرمەند بوویش ئەمنیان داوی عەلەسەم باتەوە گوێڕێ بە سیارەی ڕۆیشتم قەمەرە شەڕەش بۆ بیرم دێ منداڵ لە ڕێ لە شەمشولەی گوندەکەی شەمشولە لایدا قەمەرەکە لایدا دەفەر هاتە خوارێ ئاویان خواردو ئەو ئەمنیش هاتمە خوارێ ڕۆیشتن ئەمنیان لەبیر کرد ئەمنیان لەبیر کرد ڕۆیشتن مابووە وەزە گەڕانەوە دوو ئەمنیان برد مەقسەدم یانی ئەمن لە منداڵیەوە پەیوەندیم لەگە تێراوە هەیە دوایە پاشان وەچی لە متەوەستای پێشەوە وێستمە قسمی داخلی هەل لە تێراوەی لە ماڕی پورم بوو لەوێن ڕادەهاتن باڵیان لە کن حەمام نێرگزی بوو حەمام نێرگز هەیە ئێستاکە لەوێ ڕادەهاتم داهاتمە سانەوی یەکەم سەرکەهاتم ئەو سانەوەی کە ئێستا بەجز زۆرە داهاتمە وێندەرێکە مامۆستا لە دوایین کاری هونەری دوازانم درامای گەردەلوول بوو دەمەوێت تۆزێک باسی ئەو درامایە و ڕۆڵی خۆتم بۆ بکەیت گەردەلوول ئەمن سێ بەش بوو بەشی یەکەم و بەشی دووەم و بەشی سێیان بەشی سێیان هاتە هەولێرێ کاک جەلیل ئەمە لە مێژە عیلاقەتی عایلیمان هەیە لە کاک جەلیل هونەرمەندەشی زۆر ڕێکوپێک و بەتوانایە هاتە هەولێرێ لە قاعی میدیای کە گوتی ئەمن مۆسیلم لە هەولێرێ دەوێت خەڵکێکی زۆر هادا منش هاتم قسەم کرد گوتم کاک جەلیل ئەتوو لە ئیشەکانە تا ئێستا خەڵکی هەولێر وەکو ڕەمزی بەشداریان کردیە یعنی بەشداریەکی زۆر باشیان نەکردیە ئەتوو گوتی ئینشاڵڵە باش دەوێت ئەلموهێم ئەوزارە ئەمە دەوری کەدامە ئەمن و عەلی ئەحمەد و زەلال بەیار بەڕەحمەت بێ و قاسم نووری و مەزمعاک برادەر بووین کاروان شەمسەدین و شاناز و ئەویتکە و دەورمان وڵی من ڕام لێ برە دەورەکەی خۆم بەڵام ئەغلب دەورەکان کە زۆر زەعیف بوون زۆر یعنی وشێرێن بەشی شێر بە بە سلێمانی کەتووە ئێمە وەکو لەسە هامش بووین هامش ینی ئەمە ینی دەوریان وانە بوو وەقود نەبوو ئەوانی کە مەسەن زیاد دڵپاک بوو عەلی کەریم بوو زیاد بەڕەحمەت زیاد عەلی کەریم بوو جەماعەت ئەوانە دەوریان هەموو دیار بوو کە بەڵام ئێوانە مەسەن دەبینی 6 حەڵقەی لە 10 حەڵقەی بەدیار دەکەتن ئەوە ناکە بەشداریکردن ناکە بەشداریکردنەکی باش ئەو زارش بەتەمایە ئێستا چارەم بەش و پێنجەم بەشی حازر کردی عەلا ئەساس عەلیان پێدایە پارەی لۆ سەر بکەن بکە بەڵام هەتا ئێستا نایەکردیە وزە نازم دێمەشی وادارین ئینشاڵڵا لە داهاتوودا و درامایش ببینین ئەجا مامۆستا بەر لۆی بچمە سەر پرسیارێکی دیکە کۆمەڵێک دیمەن لە کارەکانی کۆمەڵێک دیمەن دەبینین لەو کارانێک کە ئەنجامت داوە بێ کۆسەیری دەکەین و دەگەڕین وڵات یەک هەفتەی ئیجازەم دایە بچووی بەختەوەیە لەگەڵ نەهات شتێکم لە بینی شوشە گوڵاوەک دەستکە گوڵک شتێک با من عەرز دەکەم السلام عليكم عليكم السلام عليكم السلام انت تؤمر بس قورم بعمل يخسف قم إلا بقى أنجلي أو أنا كر بو من السماء الأصلي جوزو لوزو أفهم طعام السليماني بوني هنا إما اللي بقى وشي بو جنابي بينهم خرما بو بينهم إسحاب شمل بربلة ذاك يعطوا خرما يأمن بو بينهم خويري لا لكن ما خرما خورن قورم نروي لا هم بقول أنا بس دي هني من الله مرة توشي عمليات بقى هيا بقى ايش بيكم؟ العفو أبو أركان تدري هذا الخبر والله العظيم جنني تفضل لا سيد خير الله ترى ما أسمح لك يجي الصيحة بهالأسلوب كاكا حما ورد الورود وردة بس ريحته مو إلي شو الفائدة؟ لا سيد خير الله هسه أنا دا أشتم ريحته منتشرة بكل الغرفة ها